بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لەبێ بنیادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانین بۆ باسی ڕۆژی ئەمڕۆمان تایبەتە بە کۆمەڵێک پرسی گرنگ لەگەڵ جەنابی کاک محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس بوەستین گرنگترینە و پرسانەی ئەم شەو قسەی لەسەرەکەین قسەکردنە لەسەر دۆخی کەرکووک قسەکردنە لەسەر دۆخی خورمات و قسەکردنە لەسەر یەکریزی و تەبایی و هاودەنگی و هاو هەڵوێستی لایەنە سیاسەکانی کوردستان هیچ نەبێ سەبارەت بە پرسە گرنگەکان کە تایبەتە بە کوردستان هەرێمی کوردستان و تایبەتە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بێگومان ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمیش مەبەستمە بزانم ئایا پەرلەمانتارانی کورد لە بەغا ئەتوانن چی بکەن ئەگەر لەلایەن هەرێمی کوردستانەوە هەماهەنگی زیاتریان لەگەڵ بکرێت و ڕۆڵی زیاتریان پێ بدرێت ئایا ئەوان ئەتوانن کە نوێنەرایەتێکی باشی کوردستان بکەن و بڵێن خەمەکانی هەرێمی کوردستان بە خەمی خۆیان بزان لەوێ و بەدەم داواکاری هاوڵاتیانەوە بچن مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایندەی شاری کەرکووک هیچ چانسێک ماوە کە جارێکی تر وەکووترێ کورد باڵا دەست بێت لە کەرکووکیان ئەم چانسە بۆ ئەبەد و بۆ ماوەیەکی ئێجگار و بۆ داهاتوویەکی ئێجگار دوور دوا ئەکەوێت ئایا هیچ چانسێک ماوە بە نسبەت کوردەوە مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا ئەو هەوڵانەیە درێت بە ئاراستەی سڕینەوەی هەرێمی کیانی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان و مامەڵەکردن لەگەڵ پارێزگاکان لەلایەن پەرلەمانتارانی کوردەوە بە دیاریکراوی لەلایەن فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە چۆن سەیر دەکرێت وایە یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنەکەی لە بەغدا چه هەوڵێکی داوە بە ئاراستەیەوەی کە ئەم کیانە ئەم قوارەیە پارێزراو بێت چونکە وەکو وترێت بەری ماندووبوون و فیداکاریەکی ئێجگار زۆری هاوڵاتیان و هێزی پێشمەرگەی کوردستان بووە ئەوە قسە لەسەر بودجاکەین قسە لەسەر هەڵبژاردننی عێراق و دواخستنی هەڵبژاردن کۆمەڵێک پرسی دیکە ئەوەندەی کات هاوکارمان بێت مەبەستیشمە قسە لەسەرەوە بکەین لە ئێستادا یعنی هەستی پێکرێت لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن پارتی دیموکراتی کوردستان باس لەوە کرێ کە پێویستە کورد لە کەرکووک بە یەک لیست بۆ هەڵبژاردن بەشداری بکات بۆ ئەوەی ئەو گورزەی بەر کورد کەوتووە ئەو قەیرانەی بڵین چۆنە وترێت لە دوای ڕیفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبرەوە بەر کورد کەوتووە لە کەرکووک بە دیاری کراو بە یەکلیستی بتوانن زاڵ بن بەسەریەوە دەنگی کورد لەو ناوچانە پەرتەوازە نەبێت و بە شێوەیەک لە شێوەکان کورد بتوانێت قورس و کێشی ڕاستەقینەی خۆی جارێکی تر لەو ناوچانە وەربگرێتەوە مەبەستیش بە قسەیەک لەسەرەوە بکەین کە پەرلەمانی پەرلەمانی عێراق لیژنەیەکی بۆ لێکۆڵینەوە بە دوواداچوون لە جینۆساید و تاوانەکانی بڵێن خورمات و پێکێناوە مەبەستمە بزانم ئایا ئەم لیژنەیە کارەکانی چۆنەکە و تا چەندە ئەتوانێت سزای پێشێلکاران بدات کاک محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاوتان لێبێ ماندوو نەبن ئەمەوێت سەرەتای پرسیارەکەم بەوە دەست پێ بکەم وەکو پارلەمانتارێک وەکو نوێنەرێکی گەلی کوردستانی کەرکووکی لە پەرلەمانی عێراق دۆخی ئێستەی کەرکووک چۆنە و ئایا دۆخی کەرکووک بای ئەوە ئاساییە کە جارێکی تر کورد بتوانێت لە ئێستایە باسەکەم ڕۆڵی خۆی تیا بگێڕێت و وەکووترێ ئەسپی خۆی تیا تاوبات بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان زۆر سپاس بۆ بانگێشتکردن بۆ ئەم بەرنامەیە لە ڕاستیە کەرکووک تو نابێ وەکو تەمەشایکەی کە چەند هەزار کەسێ یان ملیۆن و نیوێ خەڵکی تایە پێ دوا بێ هەموو کۆکەرەوە و بڕیاردەر لە کەرکووک کەرکووچەکان بێ یان پێش دوانە بێ هەرێمی کوردستان یان پێش دوانە بێ بەغا بێ بۆ یەکە کەرکووک ئەمەندە قسەی لەسەر کرا ئەمەندەشی لەسەر وترا وای لێ هاتووە کێشەی کەرکووک بووە بە کێشەیەکی نێودەوڵەتی بۆ یە کاتێک کە ئەتوێ باسی کەرکووکەی ئەبێ هەموو لایەنەکان ڕازیکەی و ئەو سەردەمانەی کەوا گەلی کوردستان و قیادەی سیاسی کوردستان کە توانیان تا ڕادێک لەگەڵ ڕێڕەوی سیاسەتی نێودەوڵەتی و هەرێمایەتی و ناوخۆ بڕۆن ئەوە کەرکووک کەوتە دەست خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان و کەرکووشیەکان حکمیان کرد بەڵام کاتێک کە سەرکردایەتی سیاسی کوردستان لە ناو چوارچێوەی سیاسەتی نێودەوڵەتی کە دەرچوو و تاگڕاوانە مامەڵەی کرد ئەو هەمان بەسەر هات کەوا ئێستاکە سەر ئەنجامی ئەمەی کە ئێستا تیاین ئەمە نەتیجەیە سەر ئەنجامی سیاسەتی هەڵا گەیانمانی بەم ڕۆژە بۆ ئەوەی کە جارێکی تر کەرکووک بتوانین هەرلانی کەم
ئەمەی کە ئێستا هەیە ئەمە پارێزین و هەوڵ بدەین ئەمەش زیاترکەین پێویستمان بە چەند کەرەسەیەکەیە یەک لەوانە ئەبێت جارێکی تر بە سیاسەتی گشتی نێودوڵەتی خۆمانە بچینەوە بە سیاسەتی هەرێمایەتی خۆمانە بچینەوە بە سیاسەتی ناخۆی خۆشمان بچینەوە ئەم هەموو تاوانبارکردنەی 16 ئۆکتۆبەر و ئەمە نازانم شنگال و ئەمە چێ دەبێ واز زەمانە بێنین وردە وای لی هاتوو ئەم حیزبانە بەشێ لەم سەرکردانەی ئێمە ئەمەندە خراپ مامەڵەیان کرد بەشێکیان سواون بۆ ئەوەی جارێکی تر کوردستان وە کەرکووک بێتەوە ناو بازنەی خەڵکی کوردستان ئەبێ هەندێک ینی وەکو باسمان ئەم سیاستە هەڵی کە ڕوویداوە ئەبێ ئەم سیاستە چاک بکرێتەوە ئەبێ بە بەرنامەیەکی تر بە عەقلێکی تر بە تێڕوانینێکی تر بینەوە مەیدان لە ڕابردووە ئەگەر کارمان بە دەستور نەکردووە ئەگەر بە یاسان نەکردووە ئەگەر بە تعلیمان نەکردووە ئەگەر بە پێی تەوافقات نەکردووە ئەبێ ئەم وردە ئەم لینکانە بەکاربێنین چونکە ئەو سەردەمەی کە چەند جارە بەرپرسێک سێ سیارە وەنەوشەی ئەدوایە دوا و پێش خۆی و لولەی تفەنکەی دەرەکرد و ڕوویە کردە لاو خەڵک ڕایەکە ئێستا ئەوە نەماوە ئێستا کە ئەبێ بێ بە یەک قەڵەمێکەوە بە قات و ڕیباتێکە یان بە جلێژی کوردیەوە ئەبێ بێ بڵێ قانون وا ئەڵێ دەستور واڵێ بەم شێوەیە ئەبێ مامەڵەکەین و ئەگەی بێ و لە ڕابردووشا وامان مامەڵە بکردایە دیسان و ڕۆژمان بەم ڕۆژە ناگەی باشە بەنسبەت کەرکووکەوە یعنی کە باس لە کەرکووکە کرێ ئەوترێت کورد بە تەواوەتی کەرکووکی لەدەستداوە تا چۆندە هاوڕایت من هاوڕانیم لەگەڵ ئەوە ئەگە ئێستا بڵێین کەرکووک هەموو شتەکانی وەکو پێش 16 ئۆکتۆبەرە ئەوە بە تەکید وانییە بەڵام ئەگە بڵین هەمووشیمان لەدەستدا و کۆتایی پیاتوە پێشم وایە ئەمە جوانیە بەڵام ئەمە هەردوو ئینەکە ئەتوانم تا ڕادەیەک متەوازنە ئێستاکە ئێمە ئەتوانین چۆن جارێکی تر ئەمەی مامانە بیپارێزین و ئەوەی ترش بەدەست بێنینەوە دیسان وەکو باسمان کرد بەو یەک ریزی و یەک دەنگی و بەکرانەوەیەکی باشتر و بە تێگەشتن لەوانەیە کە باسمان حەز ناکەم دووبارێکەوە ئێمە بۆ ئەتوانین جارێکی بینەوە ساحەکە زۆر جار کە باسی کەرکووکە کرێ ئەوترێت یعنی ئەو موامەرەی بەرامبەر کورد کراوە تەنها عێراق ڕەنگە جێبەجێکاری بوو بێت بەڵام تەنها عێراقی تیانە بۆ ئەمریکا چاوی لێ خەواندووە و گوێی لێ نەبووە و توێتی باوا بڕوات بریتانیا و توێتی با بەو شێوەی دانراوە بڕوات کورد لەو ناوچانە نەمێنن سەرڕای فیداکاریەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە 2014ەوە تا ئێستش کە هەیە هێشتا داعشماوە چەندە حکوومەتی عێراقی ئەڵێت نەماوە بە فەرمی کۆتایی هاتووە کەواتە لە ئێستادا هیچ چانسێک هەیە ینی هیچ فرسەتێک هەیە جارێکی تر کورد بتوانێت هێز و هەژمونی خۆی و هەیمەنەتی خۆی لە کەرکووک بچەسپێنێتەوە لە داهاتووە پێم خۆشە پرسیارەکەت بکەم بە دوو بەشەوە بەشیشان ئەوەیە بە درێژایی حکوومەتی یەک لە دوایەکانی عێراق هەر لە ساڵی 1920 تاکو ئەم سەردەمەی هەتا ئەم دەقیواتیا ئەژین ڕۆژێ لە ڕۆژان قەت نەبوو ئەو حکوومەتانی یەک لە دوای یەک بێنە سەر حکم لە بەغدا و ینی بە چاوی دۆستایەتی بە چاوی خەڵکی خۆی بە چاوی میلەتی خۆی تەماشای خەڵکی کوردستانی کردبێ ئەمە بەدیوێک بەدیوەکەی ترە ئێمە ینی ئەگەر بمانوێت جارێکی تر یان ئەگەر ویسترا جارێکی تر ئێمە لە ناو بازنەی کەرکووک بوون و هێنانەوەی کەرکووک و ڕێخستنەوەی کەرکووک کار بکەین دەبێت ئەو ڕۆژە بیرمان لەوە بکردایەتەوە کە نامەکەی وەزیری خارجی ئەمریکا کە هات بۆ قیادەی سیاسی کوردستان ئەبوو کاری پێ بکرایە کە کاری پێناکەی بەڵێ ئەم پیلانەی کە لەسەر کەرکووک ژێردرا بەز ڕەنگە حتا تەنفیزەکەشی ئەوانم بڵێم ئەوترێت ئەمەی لە کەرکووک و خورمات و ئەو ناوچانە ڕوویداوە هەر ڕووی ئەدا بەڵام ڕیفراندۆم بە شێوەیەک لە شێوەکان خێرای کردەوە تەنانەت باس لەوە کە نامەکە تەنها ڕەشنووسێک بۆ تا ئەمڕۆژ نامەکە ڕژنووز نییە تا ئەمڕۆژ وەزارەتی دەرەوەی ئەمریکا خۆی بە خاوەنی ناکردووە نامەکە ڕژنووز نییە نامەکە دیکۆمنتە نامەکە ئەکرێ ئیش لەسەر بکردایە ئەکرا هەموو ئەوانەی کە لە دەستماندا لە دەستمان نەدایە بۆ یەکە ئەکرێ لێرەوە بڵێن کاتێک کە تۆ بڵێن هاوپەیمانی نێودەوڵەتی خەتی 36 بۆ دروست کرد پەرلەمانی مەجاریدا پەرلەمان هەڵبژاردن بکەیت حکوومەتی بۆ دانا کولی عسکەریت کردەوە لە قەڵاچۆلان و لە زاخۆ تەلەڤیزۆنەکانت دانا هێشتی بگەیتە کەرکووک هێشتی ئاڵای کوردستانت هەبێ سەرۆ کۆماری داپێت ئاخرجا پێت ئەڵێ ڕیفراندۆم کاتی نییە تۆ ئەچی ئەیکەی ئەمە یەکسەر گڵۆپی سەوزی هەڵکرد بۆ نەکرد بۆ عێراق بۆ تورکیا بۆ ئێران بۆ بەغدا ئەنی ئەمەی کە جێبەجێ بووە تەنها بەغدا نەیکردووە بۆ یەکە ئەم گەلە کۆمەشەی لەسەر خەڵکی کوردستان کرا
ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەساسەکەی ئەوەی ئێمە لە ئەسڵا نێتەکە هەیە نابێ ئێمە لەوە هین بکەین نێتەکەی هەر چوار داگیرکەری کوردستان نێتەکە هەیە هەموو دەخێوامان لێکن بەڵام نابێ ئێمە لە زمێشی وا بدەین کە بەم شێوەیە بە تایبەتی بە ئەمان چێڵن برێن بەڵام ئێمە هێزێکی گەورەی تەحالوفی نێودەوڵەتی کە پێمان بڵێ وامەکەن کاتینی هەر مل بنین من پێم وایە ئەمە نەتیجەکەیەتی ئەوە ماوە ئەمریکا جارێکی تر ڕوومان تێ بکاتەوە وەکو خۆدوتت بەڵێ من پێم وایە دەرفەت ماوە دەرفەتەکە لە چەند لایەکەوە چەند شانسێکمان هەیە یەک لەوانە ئەوەیە کە ئێستا کە ئەمنی ئیسرائیل لە خەتەرایە بەهۆی هیلالی شیعیوە کە لە منطقە دروستە بێ بۆ یەکە پێم وایە شەڵسێکی تر و هەر نەکەن ئەوە ینی مەسەرەن هیلالی ئەمنی ئیسرائیل لە خەتەرایە بڵانسی هێز لە منطقەکە گۆڕاوە وای لێ هاتووە ئەو هێزانەی کە دژە ئەمریکان ئێستاکە زۆر لە جاران بەهێزترن ناوچەکەیە ئەنی ئەمریکا و هاوپەیمانانی نێودەوڵەتی ئەگەر بێ و بە وردەکاری ناو ئەمەی کە ئێستا ڕوبەڕوومان بە تۆ باش مامەڵێتیانەکەن ڕەنگە خەساری گەورەترش بکەن ئەمریکا قیادەی جیهانەکە کە ئێستاکە کەرکووک تەنها لە دەست کورد نەچووە کەرکووک لە دەست ئەمریکیەکانش چووە هەروەکو خۆیان سەرۆکی CIA پێشووکە ئەمەی ڕاگەیان بۆ یەکە ئەو ئەمەلانەی کە ئێستاکە هەیە بەم شێوەیە کە وەکو باسمان کرد ئەم هیلانە جارێکی تر پێویستیان بە کورد دەبێتەوە و بەرژەوەندی اقتصادیەکانیان لە ناوچەکەیە جارێکی تر کۆمپانیەکانیان مەترسیانەکەوتە خەتەرەوە لێرە پێم وایە جۆرە نزیکبوونەوەیشی کورد و سونە هەوڵەدەن دروست بێ بۆ ئەوەی قەتعی هیلالی شیعی بکەن لە منطقەکان نێلن ئەو کە ئەمنی ئیسرائیل کەوتۆتە خەتەرەوە نێلن بەو شێوێ تێنەپەڕێ و لە ڕووی اقتصادیشەوە بە هەمان شێوە کۆمپانیەکانیان ینی زۆربەی کۆمپانیەکان ئەو پشکانەی کە هیان بە هەمان ئەوەش لە دەستدا و جگە لەوەش بڵانسی هێز لە ڕووی سەربازیەوە لە ناوچەکە ئەگۆڕێ کەواتە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی ئەمنیەوە ینی کۆمەڵێک مەجال ماوە بەڵام کورد چۆن ئەمە مامەڵاکە هەر ئیجازەم دەی کورد چۆن ئەمە مامەڵاکە هەر بڵێن 16 ئۆکتۆبەر گروپی خائین و بڵێن 16 ئۆکتۆبەری 16 ئۆکتۆبەری شەنگال خائین بەمانە ناگەینە هیچ شتێک و ئەوەی کە ماوشمانە لە دەستیە دەین بۆ یەکە ئەم قیادەیە ئەگەر بەتەمای ئەوەیە قیادەی ئەم وڵات و میلەتە بکە نەگەوێگەوەی لە ڕابردوو کردی ئەگەر دەیانێت ئێستا باشتری بکەن ئەبێ جارێکی تر بێن ناوماڵی کورد ڕێکخەنەوە نەکەرێکێتی و پارتی هەموو ئەو حیزب ڕێکخراوە سیاسیە حیزب ڕێکخراوە سیاسیانی کە لە کوردستانەیە بێن پێکەوە دابنشن و ئەوەی لە ڕابردوو کرا بیکەنە مێژوو هەموو تەجروبەی لێ وەربگیرێ ناوماڵەکە ڕێکخرێتەوە ئێمە جگەن لەوەش کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان لە بەردەما هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانمان لە بەردەما هەڵبژاردننی پەرلەمانی عێراقمان لە بەردەما بەم کەرەسە و بەم عەقڵێتەی کە ئێستا لە هەندێک ناڵێم هەووی هەندێک لە سەرکردەکانی کورد ئیداری ئەدەن من پێم وانێ هیچ گەشتبینێک هیچ شتێک نبینم بۆ یەکە ئەبێ پێش ئەوەی کە ئەمێ باسمان کرد بۆ جارێکی بەدەستهێنانەوەی ڕێخستەوەی ناوماڵی کورد و کەرک و کۆمانە ئەبێ پێشە مشتێمە خۆمان ڕێخین بۆ ئەوەی لە مستەوای ئەو دەستکەوتەبین من دێمەوە سەر ینی شێوازی مامەڵەکردنی سەرکردایەتی سیاسی کورد بەڵام پێش ئەوە ئەبینی لە ئەمریکا ببوورە لە سووریا لە ڕۆژئاوای کوردستان ئەمریکا گرنگیەکی ئێجگار زۆر بە کوردانی ئەوێ و بڵێن لایەنە سیاسیەکان و هێزە سەربازیەکانی ئەوێدات خەریکەیان خاتە سەر پێوە خەریکە کیانێکیشیان بۆ قوت ئەکاتەوە لەوێ ئەمە بۆ قەتعکردن و بڕینی ئەو هیلالی شیعی کە خەریکە لە ناو لوبنانەوە تا بندستی ئیسرائیلە چێت ئەمەل هەیە کە لە داهاتوویەکی نزیکدا دوای ئەوەی کە بڵین سیاسەتی ئاسایشی نیشتیمانی و نەتەوەی و ئەمنی قەومی ئەمریکا داڕێژراوەتەوە و مەگۆڕ ئیشەکانی کۆتایی دێت کە تا ئەو لە ئیشەکانی بەردەوام بێت استراتیژی ئیدارەکەی ئۆباما بەردەوامە بێت چکەوان یەکتر تەواوەکەن یەکتر سفر ناکەنەوە کۆی لێرە هەیە سیاسەتی ترەمپ وا بکە کە جارێکی تر کەرکووک بەر کورد بکەوێتەوە و دەستی کورد بکەوێتەوە طبعا هەموو شتەکان واضحە ینی ئێستا کە ئەوەندەی کە
هێزەکانی تورکیای دیموکرات کە لە سووریا ئێستاکە عفو سووریای دیموکرات کە ئەوەندەی کە توانیویانە لەگەڵ چوارچێوە و بەرنامە و سیاسەتی هاوپەیمانان بڕۆن و بەرژەوەندی خۆشیان بپارێزن ئەمە ئەوانی گەیان بەمەی کەوا ئێستاکە گەورەترین پشت و پشتیوانی سیاسی اقتصادی عسکەری بۆ ئەم هێزەی دیموکراتخوازەی سووریا هەبێ ئەمە جگە لەوەی کە ئەمریکاش خۆی ئیشی بۆ منطقەیە هەیە کە بە تایبەتی کە نزیکە لە تورکیا و تورکیا نزیکە لە رووسیا و ئەمە بۆ خۆی هینە و سووریاش بە هەماشەوە سووریا هەر خۆشی لەنا ئەو چوارچێوەی ئەو حیلفێ لەگە ئێران لەگەڵ هەر کەسە بە شێوە لە شێوەکان من پێم وانی ئەمەی سووریای دیموکرات بەم شێوەیە کاریگەری هەبێت لەسەر پاراستنی ئەمنی ئیسرائیل چونکە لە ڕووی جوگرافیەوە ئەم منطقەیە کەمتر ئەتوانین بڵێن کاریگەری ئەبێ لەسەر ناوچەکە بەڵام ئەبێ بە جوزئێک لە پاراستنی ئەو مەنزومەیە کاریگەری لە پەلکێشی ئێران لەسەر پەلکێشی ئێران ئەبێتە جوزئێک چونکە بەمە ئەتوانێت دووسێ شت بکە بەمە ئەتوانێت تا ڕادەیەک دەسەڵاتی تورکی عوسمانی کە ماوەیە کە سەرکێشی ئەکا هەم لەسەر دەمی شەڕی خەلیج و لێدانی عێراق و بنکەی ئەنچەرلیک و ئەمانە کۆمەڵێشتی کرد هەموو لەگەڵ هاوپەیمانان یەک ناهاتەوە هاوپەیمانان لەو چوارچێوەیە زەربێکی گەورەی بەرکەوت بۆ یەکە ئەمریکا و هاوپەیمانە ئەمیان لەبیر ناچێت بەدیوێکە بەچی بەنسبەت کەرکووکەوە بینەوە سەر باسی خۆمان باسی کەرکووک بەنسبەت کەرکووکەوە ینی ئەگەر هەیە لە داهاتوێکی نزیکە بە سیناریۆیەک لە سیناریۆ زۆر و زەوندەکان کەرکووک دیسانەوە بەرکورد بکەوێتەوە من ئومێدم زۆرە و ئومێدەکەشم ئەوە نییە هەر لە ناوی خۆ هیواخواستن بێت من هیواخواستن نییە ئومێدەکەم ینی لەو گۆشە نیگایەوە پێم وایە ئەمریکا هاوپەیمانان ئیشی زۆریان بە کورد ماوە و نایەنەوێت ساحەی کوردستانی بە کەرکووک شۆتراتێن و ببێتە مەیدانێکی ئەگەری و ئەوان پیان وایە تا ڕادێک بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان نزیکە لە بەرژەوەندیەکانی ئەمریکاوە و تاکو بەرژەوەندیەکان پێکەوە تەزاروب نەکا پێکەوە کارەکەین کە بەرژەوەندیەکان پێکەوە تەزاروبی کرد وەکو ئەمەی کە بەسەرمان هەر لە 16 ئۆکتۆبەر ئەوەمان بەسەردێ جا بۆ ئەوەی ینی ئەو ئەمەلا کە ئەڵێم ئەمەلم هەیە ئەگەر ئێمە جارێکی در بتوانین دووبارە بەرژەوەندیەکان یەک خینەوە و لە چوارچێوەی بەرنامە و پلانی هێزە نێودەوڵەتیەکان و ئەوی پێوترێ هاوپەیمانی نێودەوڵەتی کار بکەین من پێم وایە ئەمەلەکە هەیە باشە کورد بە شێوەیەک لە شێوەکان گەڕاوەتەوە ناو چوارچێوە نێودەوڵەتیەکەی بۆ نمونە هەر لە دوای ڕفراندۆمەوە ئەبینین ئەمریکا ئەڵێت ئێمە عێراقێکی یەکگرتومانەوێ بەڵام لەناو ئەو عێراقی یەکگرتو هەرێمێکی کوردستانی یەکگرتومانەوەی و لەناو ئەو هەرێمەش پاڵپشتی بەناو لە کاک نێچیرەڤان بارزانی و کاقوبات تاڵەبانیەکەین بەناو هاتووە لە بڵین لە ڕاگەندراوەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و هەر یەک لە کاک نێچیرەڤان و کاقوباتیش یاریەکی چۆن بڵێ بەدڵی هاوپەیمانان و بەدڵی ئەمریکایان کردووە لە فەڕەنسا بانگێش کراون لە ئەڵمانیا بانگێش کراون خەڵکی ئەمریکیان بینیوە لە کوردستان نوێنەر و بڵێن قونسڵ و سەفیر و باڵوێزی جیاوازیان بینیوە ئەڵێن بە پێی دەستور لە چوارچێوەی دەستور هەموو هەنگاوەکانی خۆمان ئەنین ئەم یاریەی لە ئێستادا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەیکەن یاریەک نییە لە بەرژەوەندی کورد و تەنانەت کەرکووکیش بێت سەبارەت بە ئیدارەی دۆخەکە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە مەبەستم یەک ڕاستی کێ ئەبێ هەمووان ئەوە بزانین کە لە ساڵی 91ەوە هاوپەیمانان بە هەموو لایەکان وا خزمەتی ئەم وڵاتاکەن هاوکارمان بوونە پشت و پشتیوانمان بوونە لە شەڕی داعش گەورەترین سەرکردەی عالم دەهات لە هەولێر دابەزی و خۆی دەهات سەردانی جەپەکانێ کرد ئێمە ئەم هەموو گرنگیە چوین لەسەری یەک کەلیمە هەر هەمیماندانە هەتا تەمێمان نەکەن هەتا جوان ئەوەی کە دەیانەوێ کە جارێکی تر بۆی ئەم هەڵەیە دووبارە نەبێتەوە و بۆ ئەوەی جارێکی تر بەرژەوەندەکە ینی گاز لە بەرژەوەندیەکانیان نەگرین بۆی جارێکی تر زەختە لە بەرژەوەندیەکانیان نەدەین ئەوها من بەسەردێنن ماوەی بەم شوێ دەمان هێڵەوە بە بۆچوونی ئێمە و دەمان هێڵنەوە بەڵام من پێم وایە لە کۆتاییە و دوای ئەوەی کە ئیتر قیاداتی سەرکێشی ئێمەمانان کە بەم شوێ کار ناکە و وەکو چۆن ئێستا یەک لە دەعمەکان و پشتیوانەکانیان کە ئێستاکە بۆ ڕۆژاوی کوردستانە هەمیشە گوتویانە ئەڵێن پیان ئەڵێن 100 مەتر بچنە پێش 100 مەتر چن بچن 2 کیلۆمەتر بچنە پێش 2 کیلۆمەتر چن لە چوارچێوەی بەرنامە و سیاسەتی هاوپەیمانە دەرناچن ئەوە تامان بەم ڕۆژە گەیشتنەوە و من پێشم وایە ئەگەر بێ و سووریا ڕۆژ ئاواش ئەگەر وەکو ئێمە بکە پێم وایە هەمان چارەنووس چاوەڕیانە بۆ یەکە ئەمەلەکەم زۆرە ماوەیەک بەڵێ
جوان زۆر ماندوومانەکەن زۆر عەزیەتمانە دەن پەڕ و باڵمان ئەکەن بەڵام لە کۆتای ئەنج ئەڵێن ئەوەتە ئێوە بەبێ ئێمە ئەمن بۆیە کە دەبێت جارێکی تر ئێمە لەناو ئەو چوارچێوە ئەو بەرنامەی سیاسەتی نێودەوڵەتیە مامەڵە بکەین. نزیکی شەش خولەک یەکم کات ماوە مەبەستمە لەم شەش خولەکە ڕای فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق لەسەر کۆمەڵێک پرس بزانم. پرسی یەکەم ئەوەیە ئەوترێت و تەنانەت پارلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی دیکەش ئاماژەیان پێداوە لە ڕێگەی پارێزگاری کەرکووکەوە ئەوەی ئێستا کە وترێ پارێزگارێکی سەپێنراوە بە شێوەیەک لە شێوەکان تعریب دەستی پێ کردوتەوە زۆر بە چاکی. ئێوە چیتان کردووە لەم بارەیەوە چەند گاوێکتان ناوە بە ئاراستەی ڕێگریکردن لەم تعریبە؟ بەڵێ طبعا پرسیارێکی زۆر جوانە. طبعا ئێستا تعریب دەستی پێ کردوتەوە لە دێهاتەکانی ناوچەی یامرێن ناحی سەرگەڕان، قەزای دبس، قەزای داقوق و ناوچەکانی ترش طبعا داوایان کردووە بێنە ئەو شوێنانە تا ئێستاکە، بەڵام لەبەر ئەوەی کەوتوتە ڕۆژهەڵاتی کەرکووک هێشتا نەیانتوانێت بگەن ئەو شوێنانە. هەموو هەوڵەکانیان بەردەوامە، حکوومەت بەشێکی زۆری حکوومەت لە پشتیانە، مەحافزی کەرکووک ڕوح نەسەن و ڕوحەن لە پشتیانە، کۆمەڵە پێشێلکاری دەستوری قانونیشی کردووە و عەقلیەت و توانا و ئەفکاری بە تەواوەتی بەدەرکەوتووە. بۆ یەکە ئەمە بەردەوامە لە بەرامبەر ئەوەی ئێمە تا ئێستا چیمان کردووە. ئەوەی کە واجبی ئێمەیە لە حەیدەر عەبادیەوە کە بە حیساب هەم سەرۆکی حکوومەتە هەم سەرۆکی هێزە چەکدارەکانشە لە حەیدەر عەبادیەوە پێ هاتوونێتە خوارە بۆ وزارەی ناوخۆ بۆ یەک بە یەک ئەو مؤسساتانەی کەوا پەیوەندی بەم کارەوە هەیە و تەنانەت چەندین بەیانمان دەرکردووە ئومەمی متحیدەمان لێ ئاگادار کردوتەوە و تەنانەت هاوپەیمانانمان لێ ئاگادار کردوتەوە و هەموو ئەمانە کراوە بەردەوامش ئەیکەین و تەنانەت هاتە سەر ئەوەی کە وەزیری ناوخۆ بە شایەدی ئەو هاوڕێیانەمان کە دانیشت بوو بۆ تەلەفۆنەکەی من تەلەفۆنی کرد کە ئێمە تاقمە پێشە تەلەفۆنمان بکرد جوابی نەدایەوە دوای تەلەفۆنی کردەوە تەنانەت باسی ئەفسەرێکمان کرد کە ئەم هەڵساوە بەم ئیشە ئەفسەرەکەی عقوبەشدا و لەوێش دوورشی خستەوە. لەبەر ئەوە یعنی وا نەزانی ئێمە دانیشتووینە بەبێ دەنگ و سەرمان کەس کردو هیچ ناکەین ممچینش نییە بێرین وا بە ئاسانی بە سەرمانە تێپەڕێ. بەڵام ئێستا بەردەوامە ئێستاش بەردەوامە تعریب ئێستا لە هەموو کاتەکان زیاتر بەردەوامە، بەڵام دەبێ ئێمەش لە هەموو زیاتر جوودەکانمان یەخەین و بەگڕی خەین و پێمان وا نەبێ ینی ئەگە شەو بخەوین بەیان هەموو شتەکان چارەسەرەوە بۆ ئەگە ئیجازەم دەی بۆ ئەوەی دەستی تعریب ببڕین بەڵام بە قانون ئەبێ لە هەموو شتێ یەکێتی و پارتی و ناماڵی کورد یەخەینەوە. 13 ئەندامی ئەنجومەنی سەر بە پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر پاڵیان داوەتەوە موچەکانیان وەرەگرن وەزعێکی چاکیان هەیە باو باران میوانیان نییە لە کەرکووک ژوا خەڵک لە کەرکووک تعریب بکرێ ئەڵێن کاکە وەرنەوە با هەمومان پێکەوە بابە لەسەر محافظ با ڕێک نەکەوین محافظ زارە محافظ پاگێ با مۆزوعێتر بێ وەرن با هەمومان پێکەوە کوژراین پێکەوە مای پێکەوەوانەوەی ئەڵێ من ناینێ شارێکی داگیر کراوەوە بۆ مووسڵ داگیر نەکراوە بەغدا داگیر نەکراوە هەموو شارەکان داگیر بۆ هەر کەرکووک داگیرکراوە لەبەر ئەوە مبەرەکە ئەگەر ئەندامانی ئەنجومەنی پارتی دیموکراتی کوردستان و ئەوانەی لیستی برایەتی بگەڕێنەوە ئەکرێت دۆخەکە لە بەرژەوەندی کورد بکەوێتەوە و ئەو پێشێلکاریانەی بەرامبەر کورد دەکرێت هەندێک من بێتەوە وەکو ڕای جەنابتان. کاگە یادگار من مەسئولم لە قسەی خۆم باش لە بەرامبەر خوا و لە بەرامبەر گەلی کوردستان ئەو ئەندامانەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لە هەولێرن بگەڕێنەوە لە 150 ئەتوانێت ئەچینە پێشەوە لە 150 بۆ ناڵم لە 100 لە 150 ئۆتۆماتیکیان ئەچینە پێشەوە هەر هەموو حیزبە کوردستانیەکان پێکەوە بین شار تا ڕادێکی زۆر لە ڕووی سیاسیەوە ئاهەیەکی تر بە بەریادێ موسساتی دەوڵەت ئەکەوێتەوە ئیش مدیرەکانی کورد کار ڕۆژ بڕژ وا لایەنەدەن ئەستۆ سەر ئیشوکاری خۆیان لە 150 مەناسبی کەرکووک لە لای پارتیە کە ئێستا ڕۆیشتونە هەموو ئارە دێنەوە ینی تا ڕادەیەکی زۆر عێراقی ڕێگریان لێ ناکات بەخێر ناتوانێت ڕێگری بۆی نییە ڕێگری لێکە ئەگەر ڕێگری لێکە ئێمە خۆمان وەک یەکێتی 6 ئەندامی پەرلەمانی یەکێتیمانێ دوانی پارتیشمانەیە ئەمە هەشت هەر هەشتمان ئەچینە بانسەریان
ممکن نییەوە بە ئاسانی بێرین غەدر لە کەسێکی ئەوە تاڵێمە بەرگریان لەکەن هیوادارین فراکسیۆنی ئەندامانی هێزبەری پارتیش وەڵام بدەن لە 100% بەرگریشان لەکەین و فەرقشیان وەمشمان یەکەین لەبەر ئەوە نی ئێمە لەوان باشترینە نەخێت ئێمە قەزەیەکمانێ قەزەی میلەتەکەیە چۆن بۆ من قەزەیە بۆ پارتیش قەزەیە بۆ حیزبەکان قەزەیە بۆ یەکە من ئەمێ پێت بڵێم ئەگەر بێ و ئەنجومەنی پارێزگای کەرکوو بکەوێتەوە کار پێم وایە نەک لە 150 نایێنین کەسێک لە حەمرین بەم دیوە بە ناوی تعریب بێ بەم دیوە چونکە هەموو ناوماڵەکە ڕێکە بێتەوە هێزەکەشمانێ جەماوەرەکەشمانێ هەتا ئەم دەقەیەش کە غیر پێکهاتەکانی غیرە کوردی کە لە کورد ئەترسن لە ترسی پارتی و یەکێتی نییە لە ترس حزاب نییە لەبەر ئەوەیە کە کورد 50 زایدیەکە لە کەرکوب هەر کەسی هەڵبژاردن کا کوردی محەممەد پێم بڵێن یەک خولەکم ماوە ناوە گوێمان لێ بێت لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش هەوڵێکەیە بە ئاراستەی سڕینەوە و هەڵوەشانەوەی ئەم قوارەی پێوترێت کە قوارێکی دەستوریە هەرێمی کوردستان ڕای فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم هەوڵانە چییە؟ ئێمە پێمان وایە لە 100% وایە زۆر ڕاستە لەسەر ئاستی ناوخۆشەیە وەجارە ئەوەلەن حکوومەتی عێراقی ناڵێم هەر هەمووی بەڵام جۆمان لە بەشێکی زۆری حکوومەت خۆی لە شخصی حیدر عبادی خۆم جۆم لێ بووە و لە بەشێ لە وەزیرەکانی و لە ئەندامانی پەرلەمان بەشێکی زۆریان کار ئەکەن لەسەر ئەوەی هەڵوەشاندنەوەی قوارەی هەرێمی کوردستان کە پێشم وایە کورد خۆی بەم شەق و شڕیە مامەڵە بکە بەڵێ هەڵشێوەشێنەوە لەمە ئیسش خراپترمان بەسەر دێ حەلی یەکەم و ئەوەل و ئاخر یەکگرتنە هەر یەکگرتنە یەکێتی نەبێ پێم وانی ئێمە بە هیچ شێوەیەک کورد هیچ تێ چاوەڕان نەکە نەم حیزبانێکی ئێستایە ئەگە ناوماڵەکەی خۆمان یەک نەگرێتەوە باشە ئەو ئاگادارکردنەوەیەکی زۆر ڕوون و باشە کۆتا پرسیارم زۆر بە کورتی بە پێی معتەیات و ئەو پێدراوانەی لای جەنابتەیە هەڵبژاردن لە ئایاری 2010 کرێت لە عێراق قورسە ئەمڕۆکە ینی ناو پەرلەمان زۆر مناقەشەی ئەوە کراوە سنە نەسن و ڕوحن ڕەفزی کردووە کورد بەشێکی زۆری لەگەڵی نییە حەیدەر العەبادی و مالکی یەکیان کە لەم کاتەیە پێی وایە عەبادی فول دەنگدێنێ مالکی دژێتی بۆ یەکە ئاسان نییە ئەمە بڕە بەڵام ئێستاکە ئومەمی متحیدە هاوپەیمانان محکمەی دەستوری پەرلەمان حکوومەتی عێراقی هەموو ئێستا لە خەتە بۆ ئەوەی چی بکرێ و کێشەکە تا ئێستاکە ماوە بەڵام زۆر قورسە لەو کات و ساتەیە هەڵبژاردنەکان بەڕێوە محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پەرلەمانتارێکی کەرکووکیە زۆر سپاس بۆ کاتە سوپاس بۆ زانیاریەکان مادوونە بنزڵی بینەرانی عزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکەیە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن مادوونە من هەر بشێ دەست خۆش بێت.